باشە بزانین کە دۆستانمان هەن خەمی کوردستانیان هەیە خەمی ملەتەکەی هەیەتی ئەو خەڵکەی کە لەم کوردستانە دەژی خەمی هێزە سیاسیەکانە بۆ بەرژەوەندی خۆشیان و بۆ بەرژەوەندی ئێمەش ئەو ڕێگانە بە هەموو دێن لەگەڵ حزبەکان دادەنیشن بۆ ئەوەی یارمەتی دەربن بۆ نێزیکردنەوەی بیرۆڕاکانی جیاواز. من ئەزانم هەرم هەمووتان سوالتان لە مێشکتایە بەس دێمە سەر ئەسلی مەوزوعەکە بۆی وەختی ئێوەش کوردکەمەوە. کۆمەڵک شت بووە لە کوردستان بە تایبەتی لە دوای 23 حوزەیرانی ساڵی ڕابردووە تا ئیستا هەندێکی فعل بووە و هەندێکی ڕەتفعل بووە و هەندێکی خەڵکێک پێخۆش بووە و هەندێک کەسانێکی پێ ناخۆش بووە، بەڵام لە محەسڵەی نهایی بڵێن ئەوە ئێمەی گاندەوە بۆ ئەم ڕۆژگارێک کە لە یەکتر جودا بوونەوە خەڵکێک دێت ناو بژیمانوان دەکاتەوە بەداخەوە. بەش بە حاڵی خۆمان ئەوەی 23 حوزەیران نە ڕاستمان زانی و نە نیهایەتی دنیاش بوو، ینی دنیاش پێ خراپ نەدەبوو و ئەگەر ئەوەی 19 مانگ نەبووە و لە دوای ئەوەی 8 ئۆکتۆبەر و 9 10 و 11 ئۆکتۆبەر نەبە ئەوەی 12 ئۆکتۆبەریش نەدەبوو. فعل ئەگەر خراپ بوو ڕەتفعلەکەی بکەی ڕەتفعل خراپ دەبێت. ممکن نییە ڕەتفعلی فعلی خراپ باش بێ، بەڵام لە کاتێک ڕەتفعلی فعلی خراپ باش دەبێت کە نەکەی کە ڕەتفعل نەکەی. لەبەر ئەوە یەکێک شەقەکرد لێ بداتەوە ئللا ئەبێ قەومی سەیدنا المەسیح بی لای تری بدێ بەرێ شەقەی ترم لێ بدەوە، ئەگەر نە ئەگەر جا بداوە معنە غەڵەت بە غەڵەت کردەوە، تەنها باشەکی ئەوەی جابی نەدەیەوە. ئەمەش بوو کە ئەمە بوو دیسە ئەمە نیهایەتی دنیا نییە، نیسان ئەمە نیهایەتی دنیا نییە. ئێمە لە کوردستانێکی دابەشکرا و بەشخۆرا و دەژین، ملەتێکی قەهرەمان، صاحب کەلتور، صاحب تاریخ، صاحب جغرافیا، صاحب اقتصاد و خاوەنی ئەوانەی کە حکومڕانیمان دەکەن بەداخەوە لە عەقلیەتێکی داخراوی سەدان ساڵ لەمە و پێش کەس قبول ناکاتن. ئێمە سەرەڕای ئەوانەی کە ئەڵێن ئێمە بچنە بەغداد ئەوەمان بۆ دەکرێ و ئێمە بچینە فلان ئاپای، لە حەقیقەت ئێمە مشکلەی ئێمە نە ئەحزابن کە حکومەتی وڵاتانی ئێمە دەکەن، بەش بە حاڵی خۆمان ڕەبتمان زیاتر بە عێراقەوە هەیە، ڕەبتمان بە پارچەکانی تری کوردستانەوە نییە، هەگەر چەندەن ئەوانە تەدەخل لە ئیشکاری ئێمە دەکەن، بەڵام ئێمە نە ویساتی خەڵک قبول دەکەین تا پێمان بکرێ، نە حەزیش ئەکەین وەسیبین لەسەر هیچ کەسێک. من دەڵێم ئەشخاص نییە، نە حزبی بەعز بووە و نە عەلاویە و نە ئاغای مالکیە و نە عەبادیە و نە جەعفەریە و نە کەسێک، نە ئەوەی لە دوای ئەویش دێتن. مەسەلە منتاڵەتیە، عەقلیەتە، شێوەی بیرکردنەوە و شێوەی حکومڕان، شێوەی تەماشاکردنی خەڵکی تر. ئەگەر ئەم عەقلیەتە گۆڕا بە تەسەووری مشکلەیەکی وا گەورە نابێ و ئەگەر ئەم عەقلیەتە بەو شێوە حکمی عێراقی نەکردووە، کوردیش ئەمڕۆ باسی ڕیفراندۆمی ناکرێت، باسی ڕیفراندۆم ئەکەی دنیا خراپ دەبێ. خێرە ئێمە ڕەئی ملەتی خۆم وەردەگرم، ئەنی بۆچی بۆ تو جایزە بوو من جایز نییە. ئەمە عەلاقەتی بە تەریقەی بیرکردنەوەی هەیە. پاشان ئێمە ڕیفراندۆمان کرد، ئێمە خۆستمان لە نەوەتویەک لە عێراق جودا نەبووینەوە و ئێمە هەویەی وەتەنیەتی عێراقیش تا تێداینە لە کەس وەرناگرین، تا تێداینە ئێمە لە کەس وەرناگرین. بەڵام لە هیچ کتابێکی سەماویدا، نە لە قورئان، نە لە ئینجیل، لە تەوراتدا نییە کە کورد نابێ ڕۆژێک لە ڕۆژان دەوڵەتی خۆی هەبێ، ئەبەد. لە هیچ قوانینی سەماویدا نییە. قوانینی وەضعی ئەوان دایان ناوە، بۆیان حەلالە و بۆ ئێمە حەرامە.
لبيرم دي جارك ماموسا عبد المحسن وفسا مرشدي رئيس حزب إسلامي عراق ومقابلة لقال جزيرة كرد تنقاوي عن كرد باسي فيدراليات ودولتي كردي تو حزب آخركي قوتي هر بوئي وحلالة بوئي ما حرامي ناچار بو أقصى باشي كردو لبر أوا بحرين 28 كيلومتر ما بين الشرق وغربي بقدر هولير نابي لصالي حبتاش لبندست إيران آزاد بو رزقار بو خبا بحري بما با لبندست إيران چه دو أبا وإما أم وضعيته وما ليدا كاتوا كزياتر بير لخو ممكن لم ظروفي كتهداينا إما أم وضع العراق إما بيالين برا أوانا بيمان ألين خزم يان ناسياو شريان بودكين يارمتي مان نادن دكوجرين لبيناوي ولاتك سرخوشي مان ليناكن شهيد ابن تازي كمان حاضر نابن ارزيان بو آزاد دكين ولا دستي داعش دردين دست خوشي مان ليناكن آخر أما توقع لم شي وشراكة دكيو رأي أوش إما هر چاومان لو ريقاية كبتواني هاوكاري يكتر بين لما جالك من هاوكاري دبن لما جالك أو هاوكاري من دبيته چونكو ولاته كمان إما تالا عراقنا وعراق لبن هندايا لبن هرشة دايا بارصار لقناتي عربية قلتم إيوه بحثي سيادة العراق ده كان كأصلا سيادة العراق نية برانبر حرائيري العراق يعني برانبر بشرف العراق مقصدهم هو حرائيري بزمان عربي دواي قواتي عربي بكن دواي قواتي أجنبي بتحالفك دولي بين حرائيري العراق آزاد كان بين أنبار آزاد كان فلوجة آزاد كان بين مصر آزاد كان أو صباسي سيادة بكنه أو سيادة كنيتي بهالحال إما نابي لجاتي خلق سبكين نامانا خلق لجاتي إما دو سر أصلي مسلكي خومان بيشتريش دونه بيره وفدكي سويدي هاتبونو مؤسسي بالمي لقاليان دانشتون چون لاي برادراني يكيتي وقوران وأحزاب كاني تريش أمرو دا قرينا وأمانش هاتبون همان تشت أما ديسا قلتم أما وادا كاتو بخومان دا بشينوا وبير لو كوميتا بكين كلكوبونوي أخيري لقل جنابي سلو بارزاني زربي زوري بيكاتي كردستان بحزب وقومياتها ولقالي دانشتون كوميتا اجمان درست كردو لمجموعة شخصياتي أمولاته وأملته كجنابي كاك شيروانو ماموسا محمد فرجو وبراي بريزمان كاك ملا بختيارو وكاك دكتور فؤاد حسين تاششي مانك أمانة مقترحاتي خويان لمر سلوكاتي هريم وكارا كردني برلمان وبشتيوان كردني حكومت وبشتيوان كردني قيراني داري وريفراندوم وأم جيجاوي لنا خوان داهيا همو مشاريع وبيشنيادكاني خوان بينن وبأميدي أوي برادراني قورانو كومالي إسلاميش لكوبونوي آينده بشدار بن چونك بديدي إما شريكي يكترين بمانوي نمانوي بلام نابي أم شراكتي إما برايتي إماش لكدار بكاتوا برايتي إماش نابي شريكاتي إما لغو بكاتوا دو تشتي بيكوا قريدانا إما بريار من هيك برو ريكوتن بروين ريكوتنيش ببي سازش نابي ريكوتن بفرض إرادة لسر فرض إرادة ترنابي أبي هر يك لإما حاضر بجزءك لو ويستي هيتي يعني لو يقوتيتي لظروفك عادية لظروفك نعادية آياتي قرآن نية نقر من لا شينك لكورك قساكم كردوا أمرو بمصلحتي ملاتي خوم قساك بقور موا يعني قرارك مداوى قراري خوم راس كموا يعني مطلبك هي لسياسة دا لا هيك معامل صفر يعني صدنية لما بيني صفر وصد مسافيك زورة بديدي إما بيس لصد باش صفر باشترو شست لبيس باشترو بس أجر بلي صدم ندي شست كش درواتن أما راستي معاملة نية
لسياسة جلوايا إما لقل أودانا دوباره كردستان بيك بجينين أم ليكتر دوريا ليكتر نيزك بكينوا وهرچی هاتو پیشمان بکینوا درس و عبرت سودی لی واره بگرین نک انتقام ليكتر وبقرينا وبيكنا كينك لذلي خوماندا چونكو وضع العراق وضع إيران وضع تركيا وضع سوريا شر داعش وضع اقتصادي إيما أما همو واما لدكاتو بتانا ونتاوي أبي دستي يك بقرن أبي يك ريزبن بوي برقي أمي هاتا فيش إيوا بقرنوا وأم دست كوتاني خلقك بكمي دزاني بزوري دزاني خلقك إيما بكمي دزاني يكيمشد بي باريزين إدوام هولي بدن برو بيشي ببينوا أما أرككي نشتمانية أرككي نتوية بس بروابكن أرككي إنسانية چونكو أم ملتا صالها صالة ولاتي بشكراوا ما في نية أنفالي بيني وتعريبي بيني وتبعيسي بيني وتهجيري بيني وإستاج جنازي لإيجي وديته وبو إيما طبيعي من قسمها لساعدك أم خلقه أو ميديا قسمك لا أو ميديانا نظام ليرة هنا ليرة نية تشجيعي خلق أكم بو هجرات أم حكمته هيتشي نكردوا بو خلق ومن ألم أوي هيتشي نية نارواتن أو درواتن كهي أكثرية من بمطلق سنة كما والله من لخواد خوازم أجر رجيك أشتي وسلامت هبه إنسان بشويك عاجي هجرة بقاته بو دروا هجرة بو دروا زور ضرري تدا نية من باش بحالكم هندك جارا قازان جي كده بلام نقبة وشوية خلقي ما شو تودري لظروفي سياسي لظروفي اعتيادي قرايتوا شهادي هنا وفيري صنعت بوا رأس مالكي هنا وفيري زمان بوا وإلى آخره بلام لحالات اعتيادي نك من داري ساواو آفرتي زكبرو في رجنك ودستي بقريبك لقاچخ چكاني لأزميرو سربلمكي تشوبو تسليمي قدر ببمزستانش بهالحال هذه قراري خوي هيا والله مسؤوليتي إعلاميش أويك أو ندولات وملتك رشنا كان لبردلي خلقك توشي قرارك نادرس ببنوا لهما كانت إيمش معنا نيك هوادلين بو يمكن شامي شريف بلام چونكو إما دسالات دارين يعني أحزابين بلام يكشت هيا لكردستاني إما كس لبرسان نامري لبرسان ناروات كس لترسانشي ناروات لحلب لقامشلوة لسوريا ليمن لجزيرة لصلوبيا لأنبارة لفلوجة لتكريتة لموصلة لتلعفرة لشنغالة خلقك لبرسان دروات خلقك لترسان دروات والله أو برسو ترسيك خلقك روبكاته بحري إيجو وبو رجقارة لولاتي إمادا نية لولات ذا الحمد لله نية وإن شاء الله ناجبش إن شاء الله ناجب بجهودي مخلصين جربنا وإما أم قرار مان هيا وإما كراوة دبين وباشترى إما ليك ترتيب بجين سپاسی خلقك دكين كدين هاوكاري مان دكات بلام إما أولاترين هاوكاري يكتر بكينه ولخلقك لأوروبا لشوني تبيته دور سپاس فرمو لەگەڵ کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بە تاکید لەگەڵ ڕێژباسییان کردو لەسەر پرسی گشت پرسیە بۆ سەربەخۆی کوردستان کە ئەوروپا لەگەڵی دانیا ئەو وڵاتانە لانی کەم کە هاتوون لەگەڵی دانیا توانی بەڕوونی پێم بڵێ موقیفی پارتی بەرامبەر ئەو موقیفی ئەوان چی ئەوە یەکدوو ئەو نێوەندگیریەی کە ئێستا ئەوان دەستیان پێکردەوە بۆ نزیکردنەوەی لایەنەکان پارتی چۆنی لە حەقیقەت ئەوەی لای ئێمە باسییان کرد نەیانگوت ئێمە لای دژین نەیانگوت ئێمە پشتیش دەگرینەوە اینجا ئەوەی گوتبێ ئەمان بە ئێمەیان گوتووە ئێمە دژین بە تەسەووری میان بە ئێمەیان نەگوتووە یانیش دەکرێت لای ئەوان قسەیان کردبێت لای ئێمە قسەیان کردوێت کە من ئەو تەسەووڕەش ناکەن ئەمانە دیپلۆماتن ئەمانە تەمسیلی سیاسەتی وڵاتی خۆیان دەکەن نایانگوت ئێمە دژین بەڵام نایانگوتیش پشتگیریات دەکەن مجرد سوالێکم لێکردن جوابیان نەدا بەس لە حەقیقەتەن هەموویان سەری خۆیان بۆ واقعێک شۆڕ کرد وتم ئێمە ملەتێکین وڵاتی خۆمان هەیە وڵاتی کەسمان داگیر نەکردووە ئەم عەردە عەردی ئێمەیە
تاریخی خۆمان هەیە، اقتصادی خۆمان هەیە، زمانی خۆمان هەیە، کەلتوری خۆمان هەیە. بگەڕن لە قورئان، لە ئینجیل، لە تەورات، لە کتابی سەماوی شتێک هەیە مەحروم بێ لە ئێمە نابێ کورد دەوڵەتی هەبێ، یان نەخسەک لە ئێمەدا هەیە فێرمانکەن. ئەگەر نا کا مافی مرۆڤ، کا گەردوونی مافی مرۆڤ و چارە تەقریری مەسیر. ئێوە لەم قەرنەدا لەو عەولەمەدا ئەم دەوڵەتانە هەموو باسی مافی مرۆڤ دەکەن، باسی حەق تەقریری مەسیری شعوب دەکەن. باشە شتێکمان پێ بڵێن بۆ ئێمە جائیز نییە، زەنی لەبەر ئەوە ئێمە هەست بەم نەقسە دەکەینەوە و خۆمان بە مەغدور دەزانین، بەڵام کەسێک نابین پشتی مەغدوریەتی ئێمە بکرێت. لە حەقیقەت لە دەرەونی خۆیاندا من نێوچاوانی ئەوانم خوێندن بۆ ئێمە متعاتف و متەئەسر بوون، بەڵام ئەوەی گوتوێتی بە ئێمە گوتوێتی نەخێر نابێ و ئێمە زدین بە تەسەوەریم ڕاست نەفەرموو. قصد دەکردن لە عێراق، بەڵام سەدا حەفدەی بەمەرجەکردن سەدا حەفدەی بۆ هەرێمی کوردستان و هاوکاری هەرێمی کوردستان کردنەوەی ئابووریەوە ئەوان چیان بێوە لەو بارەوە؟ نا ئێمە نەچوونە ناو ئەو تەفاسیلە، چونکە ئێمە ئیشی حکومەتە بەڕاستی. من باش بە حاڵی خۆم حەز ناکەم ئیشی حکومەت بکەم. حکومەت ئێمە حکومەتمان هەیە و وەزارەتی مالیەمان هەیە و وەفدی ئێمە ئەمڕۆ چووە ئەوروپا و گلەیمان ژێکردن، گوتمان ئێوە هاتووان هاوکاری ئێمە بکەنەوە. ئێمە ئەم لەم جەزیرەک داینە ئەگەر نیمچە دیموقراتیەتێک و پێکەوە ژیانێک هەبێ، ئێوە بە پێشی عارات و منهەجەکانی ئێوە بگونجێ لەم کوردستانەی ئێمە هەیە. سەرەڕای ئەو کەم و کۆریانە هەیە، بەس لێرە دەست دەکەوێ. عێراق بۆجێی پێشمەرگەی بڕیوە و پێشمەرگە لە زمنی منزومەی دیفاعی عێراقە. مراتبی پێشمەرگە هیچ علاقەتی بە بوجە و ئیتفاقاتی عێراق و کوردستان نییە لەسەر نەفت و غاز. بەڵام عێراق حەشدی شعبی لە کوردی یەزیدی دروست دەکاتەوە، لە سنجار پارەی بوو دەنێرێ، بەڵام ئەو پێشمەرگەی شنگالی ئازاد کردووە و حەشدی شعبی بردوێتی ئەوێ معاشەکەی ناداتێ. ئەم گلەیمان لێکردن و لەگەل ئەوەدا بوون. ئەکیدیش باسی مزاهراتمان کرد، گوتمان ئێمە زدی مزاهرە نین، بەڵام منطقێک هەیە لە دنیادا مزاهرات قوانین و قەواعدی خۆی هەیە. مزاهرات ئەوە نییە دووچی مالی خەڵک بشکێنی و پەنجەرەی خەڵک بشکێنی و بارەگا بسۆتێنی و خەل لە ناو بارەگا بسۆتێنی. ئەتوانی داوای لافیتە هەلگیری، داوای مافی خۆی بکەوە. باسی یارمەتی مامۆستا و پێشمەرگەمان کرد، گوتمان ئێمە لەگەل ئەوەدانە مامۆستا مزاهرە بکاتن یانژی، بەڵام ئێمە پێمان باش نییە مامۆستاکان بایکۆتی مەدرسە بکەن. پێشمەرگەیەک بە برسی بە سەرمای زستان بە هاوینانشی لەبەر گەرما و دوو پشک و مار اینجا کاتیوشە و مفەخەخاتی داعش سنوورەکان بپارێزێ بۆی من و مامۆستا لە ناو ماڵ و منداڵی خۆمان بخەوین. منداڵەکەی بێتەوە بەیانی دەرگای مەدرسە تەماشا بکەی کلاسەکە قەپات بووە. چییە؟ وەڵام مامۆستا بایکۆتی کردووە. من ئەڵێم مەدرسەکان با کراوە بن، پاشی دەوام بایکۆت بکەنەوە، بچین مزاهرە بکەنەوە، خدمەتی وڵاتی خۆمان بکەینەوە، بەڵام داوای مافی خۆشمان بکەینەوە. بەڵابەختیار لە یادێکی شەیدەکانی ئاڵێت کە ئێمە ئەو سێ کەسا و لیژنەی کە پێکاتە داوامان لە پارتی کردووە سەردانی گۆڕان بکات، بەڵام سەردانی نەکردووە. نەفسی قسەکەی مەلابەختیارەوەیڵێ گۆڕان دەڵێت با پارتی بێت تەنها چاک لەگەڵ ئێمە بخواتەوە لە هەر کوێک دەیەوێت لەگەڵی کۆبینەوە. ئێوە بۆ ئەوە بۆ نەرمینان وەنیان خو نەفسی قسەکەوە وەڵای من نازانم تا چێ برادرانی گۆڕان وایان گوتووە بە ئێمە. من خۆم لەگەل برای بەڕێزم کاک عومەری سەیدعەلی تەلەفۆنم کردووە، وتم کاکی خۆم ئێمە هەروە دەمینین دووری یەکتر، ئیستاژ پێویست تەلەفۆنیان بۆ دەکەمەوە. ئێمە ڕەفیقەیەکی عومرێکین لە شۆڕەشێک بووینەوە، لە شۆڕەشی ئەیلول و لە ئیگولانیش. مشکلە ئەگەر بە چوون و سەردان و چایەکە ئێمە ئەچین چایەک و ماستاوێکیش دەخۆینەوە، عیبەش نییە بچینە لای یەکتر، ئەمە حەقیقەتەن. بەڵام بەداخەوە ئەم سیاسیەک ئێمەی سیاسی کورد لە جاتی مۆدرێنزم بکەنەوە سپۆرت بین تا حەدێکیش کوردە ناموسی بە قسەی پشت دەرێ بێت تەسیری لە ئێمەی کردووە. ئەگەرنا دەکرێت جاری پێشتر ئێمە و ئەوان
لە شوێنێکی وەکو ماڵی مام جەلال یان لە مەقەڕیە گرت و لە دۆکانێک تر ببینەوە پاشان ئێمە بچن لای ئەوان با لە ئێمە بەڕاستی من ئەمە بە کۆس نازانم و حیفەش ئەمە ببتە کۆسپێک لە ڕێگای ئێمەتە. کورتسات کیە کورتسات؟ کێ سەبەبی ئەم گرژیە هەمویان ئەڵێن پارتی وەنیە؟ ئەڵێ جارێک ئاغایەک هەبوو بەیانی هەستە سەرنانی بەیانی خێزانەکە گوتی ئاغا گوتی بەڵێ گوتی دوێنێ شەو لە خەوم بینی دوو کەس لە ماڵی ئێمە مرد گوتیان هەمویان تووشی تەماشای خوڵامەکەیان کرد گوتی بابا ئەوە من یەک ئەی دووەم کێ گوتی ئەوە من یەکێک بەس یەکی تر لەگەڵ بینی ئەم خانمە ئەی دووەم کێ على كلين لجاتي إما تقولوا أجر خلكك يعني حزبك تاوان بارك البتنيا برأي من حكمك راسنية هر يك لإما لقونا كان لم شونك لشونا كان بربرسيال أوي خوي تبرئة بكاتوا برأي من لواقع دول لكاتوا أول بعض يخوم عندك باش بحالكم إما تحمل دكين إما مسؤول بلان معنى نية خلكي تر مسؤول نية أو يبلي من مسؤولين لواقع إرادكات وهموما مسؤولين بو چونكو أملته هيتش نما وبو إيما نكات وبإيما ندار إيما مسؤولين برانبر أمني آثار أهلي أملته برانبر دوني إيما مسؤولين برانبر برابردوي إستا إيما مسؤولي برايم حاضر آيندهش إيما أجر أمدس كودي أملته نبارزين تاريخي دوني أملتش قماري بيدا كينوا آيندش أخينوا قماري كتر لبر أوا إيما باش بحالي خومان يكا كينا أي دوام كي لو بنا ما أو مالك مسؤول به جاء بايك أعزابي بلي من شريكي إيوا تفضل انت ببغداد حاليا ماذا يبحث وما هي اهم المواضيع التي سيبحث بها؟ واهميه زياره هذا التوقيت قبل تكلمت بالكردي للاخوات والاخوان الصحافه الكرديه الاعلام الكردي من ناحيه واحد يشعر بالخجل بانه ناس مئات الكيلومترات او الاف الكيلومترات ياتون لتقريب بەڵێ بەڕێزانەوەی بینیتان کۆنفرانسی هەواڵی پارتی دیموکراتی کوردستان بوو لەگەڵ کۆنسوڵگەری وڵاتان لە پیرمان بەڕێوە چوو